یەکێک لەو دیاردە ناشرین و ناتەندروستیانەی کە ساڵانە لەگەڵ هاتنی جەژنی قوربان دووبارە دەبێتەوە فڕێدانی پاشماوە و پێستی ئاژەڵە سەربراوەکانە بەسەر شەقامە سەرەکی و نزیکی شوێنی کارکردن و ماڵەکان کە وەک هاوڵاتیان ئاماژەیان پێدا بۆنێکی ناخۆش و پیسکردنی ژینگە و هۆکارێکیشە بۆ گواستنەوەی نەخۆشی بەتایبەتیش لە کاتی ئێستا کە خۆمان لە شەڕێکی گەورەی ڤایرۆسی کۆڕۆناین و پێویستە هەمووان هەست بەو بە پرسیارەتە گەورە ژینگەی و تەندروستیە بکەین. واللهی داواکارم ئەو شتی وها پیسانە بە لێرە نەفڕێ نەدەن کە بۆنەکی زۆر ئیسعازی هەیە و کە خەڵکو و هاوڵاتی دێتە ئێرانە تەماشا بەس دەستبێنەوە لەبە بۆنەکەی ئەمن پێم نەکرا لێرە ئیسعاد بکەم یعنی شتێکی زۆر خراپە ئەوە بە داوا دەکەم ئەو خەرکە کە خێر دەکا بۆ خێری خۆ ئەو زبر و خۆشاکەر لێ پێست و ڕێخەرۆکەر لێرە فڕێ نەداتن. بەڕاستی دیارێکی زۆر ناشرینە. ئێستا ئێرە جارێ ئاسارۆکان ببینە ئەلێرە فرێندەیە ئەلێرەش ڕاستی زیلان لەوێ زبرێتی زۆریان فڕێدەیانی باوەڕ بکە بۆنێکی زۆر پیسی هەیە. شارەوانی هەستا و ئاویە گەورەکان هەیە ئاویەکانی دانابوو نەدەچوو لەناو ئاویەکەی بکە لە دەرێ ئاویەکە زبرەکەی فڕێدەیە زۆر بە تایبەتی ینی ئەمێستا لەناو ئەو ڤایرۆسە گەورەی دانیانی ئەوە زیاتر ڤایرۆسەکەی دەگواستەوە ینی بەڕاستی زۆر مەترسیدارە لەسەر هاوڵاتیان سەر ئەو شەقامەی کە فەرمانبەرانی پێدەڵێن خەڵکەکی زۆر بەبێ ئەوەی هەست بە بەرپرسیارەتی تەندروستی لایەنی ژینگە و هەروەها لایەنی شارستانی بکەن دێن هەرچی زبل و خاشاکەیە هەرچی پیسی هەیە لە جەژنی قوربان دەبینین پاشماوەی حیوان لێرە فڕێ دەدەن ئاژەڵ سەگ و با بڵێن ئەم جۆرە ئاژەڵانە دێن دەیخۆن و علاگەکان هەڵدەپچڕێنن ئەمە ژوا دەکاتن کە زیاتر بۆن و پیسی بڵاو ببێتەوە لەو ناوچەیەدا بە تایبەتی کە ئەو شەقامی کۆڕنیشی پێدەگۆترێت. لا کاتی ئامادەکردنی راپۆرتەکەماندا بە زوومی کامیرەکەمان بینیمان تیمی کۆمپانیای پاکەرەوە و سەر بە شارەوانی هەولێر ئەو پێست و پاشماوەی ئاژەڵە سەربراوانیان کۆ دەکردەوە لای خۆی سەرپەرشتی کرێکارانی پاکردنەوەی شارەوانی وتی ئەو دیاردەیە ساڵانەیە و ئەوانەی خێریا قوربانی دەکەن هیچ هاوکاریکی تیمەکانی شارەوانی ناکەن بەڵکو بە جۆرێ دەبینین لەسەر شەقامە سەرەکیەکان فڕی دەدەن بەبێ ئەوەی ڕەچاوی پاک و خاوێن و بڵاوبوونەوەی نەخۆشی و بۆنی ناخۆشی ئەم پێست و پاشماوەی ئاژەڵە سەربراوانە بکەن. ئێمە هەموو ساڵێک بە بەرەبەری جەژنی قوربان ینی حاویە و شتیش دانین ینی خەڵکەکە بەڕاستی مساعدەمان ناکە هەموو ساڵێ ئەوە خۆتانێ بینن هەموو ساڵێ ئەوە وەزعیەمەیە یعنی بەڕاستی داواکارین خەڵک هاوکاریمان بکە کەس هاوکاریمان ناکە لەو شتەوە بۆنەکەی ئەوە جگە لە بۆنەکەی ئەو کرێکارە قوربە سەرانە بەو گەرمایەوە خەریکی ئەوەنە هەموو ئێستا هەمووی پیسیەوە وەزعەکەش ئەوە نییە خەڵک بەڕاستی بەس داواکاریمانەوە خەڵک هاوکاری ماکە. لە ڕۆژی دووەمی جەژنی قوربان هاوڵاتیان و خواپێداوان ئەو ئاژەڵ و مانگا و کەشیاون بۆ قوربانیکردن و گۆشتەکەشی بەسەر دراوسێ و کەم دەرامەت و هەژاران دابەش دەکەن بەڵام ئەوەی جێگەی گەرانیە بەشێک لە ئاوڵاتیان و کۆمپانیەکانی پاکەرەوە و شارەوانەکان بریتیە لە فڕێدانی ئەو پاشماوە پێستوری خۆڵەکەی ئاژەڵانە سەربراوانە لە نزیک ماڵان و شەقامە سەرەکیەکانی ناوشار. هەریات کەریم گەلی کوردستان هەولێر.